سەرنجتان بۆ کاریگەریەکانی دوای لافاوەکەی دوێنەی چەمچەمان ڕائەکێشم. دیارە چیرۆکی ناخەژێنی جۆرا و جۆر لەو شارۆچکەیە دروست بووە. باسیەوەتان بۆ ئەوکەم کە لافاوەکەی دوێنێ بۆتان نیعمەت بۆ هەندێک لە بەنداوەکانی هەرێمی کوردستان. سڵاوتان لێبێت. ئەوەی دوێنێ لە چەمچەمان ڕوویدا کارەسات بوو. ئەمڕۆ تەوژمی لافاوەکە نەماوە و شەپۆڵە ڕقەکانی هێور بوونەتەوە، بەڵام ناخی خەڵکە زیان لێکەوتوەکەی ئەکوڵێت و ئەوەی دوێنێ بەسەر ماڵ و مڵک و ژیانیان داهاتووە نازانن چۆن جارێکی دیکە پێچی بنێنەوە. پێیان نێرمان گەڕەکی ڕاپەڕینی ئەو قەزایی بەسەر کردەوە. 6 ماڵی ئەو گەڕەکە ڕوبەڕووی لافاوەکە بوونەوە. عەلی ئاعشاب کاسبکارێکی چەمچەماڵە و ماڵی لەو گەڕەکەیە هەرچی کەل و پەل و مادە عەتاریەکانی هەبوو لە کۆگای ماڵەوەیانی دانابوو، بەڵام لافاو هەمووی لێبێ کەڵک کردووە و دەڵێت ئەوەی چەندین ساڵە دینار بە دینار کۆی ئەەکەمەوە لافاو هەمووی لێبردم. دەشڵێت زیانەکانم بایی 17 دەفتەر دۆلار ئەبێت. گەرمیانیش بۆ لافاوەکە بێ زیان نەبوو. ئاو چۆتە ناو چەندین ماڵ و زیانی پێگەیاندون. لە کەلار زیاتر لە 15 خێزان ماڵەکانیان بەجێ هێشتووە و بەشێکیان لە ماڵی دۆست و خزمەکانیان ماونەتەوە، بەشێکی دیکەشیان لە یەکێک لە هۆتێلەکانی کەلار بەبێ بەرامبەر جێگەی مانەوەیان بۆ دابین کراوە. لەگەڵ ئەوەی لافاو زیانی جۆرا و جۆر بەجێ ئەهێڵێت، بەڵام لەو لاشەوە سوود و قازانجی خۆی هەیە. ئەوە تا وەزارەتی کشت و کاڵی هەرێم دڵی بەو ئاوا کۆگا کراوە خۆشە کە لە ماوەی دوو ڕۆژی بارانباریندا لە بەنداوەکان گڵدراونەتەوە. لە هەردوو بەنداوی دوکان و دەربەندیخان زیاتر لە 100 ملیۆن مەتر سێجا داهاتی ئاو خەزم کراوە. ئاستی ئاو لە بەنداوی دەربەندیخان مەترێک و نیو و لە دوکانیش 70 سانتیمەتر زیادیان کردووە. بەنداوە بچووکەکانیش لە سنووری گەرمیان و سلێمانی هەمیان پڕ بوون. لە سنووری هەولێریش یەک بەنداو پڕ بووە و سەرڕێژی کردووە. ئەوانەی دیکەش ئاویان لێ خەزم کراوە. لە سنووری دهۆچیش ئاوی بەنداوەکان زیادیان کردووە، بەڵام بە ڕێژەیەکی کەمتر. وەک پێشبینی ئەکرا و حەوزە ماسیانەی بە شێوەیەکی نایاسایی و دوور لە ستانداردەکان لە سنووری قەزای تەختەق دروست کراون، ڕۆژێک دێت بەهۆی بارانبارینی زۆرەوە دەڕوخێن و لە ناو ئەچن. ڕێک ئەم پێشبینیە شەوی ڕابردوو لەو قەزایە ڕوویداویش بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی زەی بچووک سەدان لەو حەوزە ماسیانە ڕووخان و بەهۆیەوە دەیان هاوڵاتیش زەرمەند بوون. پێشتر ئەو پێشبینیکردنە لەلایەن هەریەک لە شارەوانی تەختەق و کشت و کاڵی کۆیە لەبارەی مەترسی ئەو حەوزە ماسیانە بۆ 1964 ئاشکرا کرابوو کە بە هیچ شێوەیەک ئەوە لە بەرچاو نەگیراوە کە لە بەرزی جستاندا قەبارە و ئاستی ئاو زیاد دەکات و ئەو حەوزانە ڕائەماڵێت، چونکە حەوزەکان بەگڵ واتە ڕمل دروست کراون و بە بارانێکی زۆر و بەرزبوونەوەی ئاستی ئاو دەشۆرێن و یەک لە دوای یەک ڕایان دەماڵێت. بەپێی ئەو ئامارەی لە کشت و کاڵی کۆیە هەیە، تەنیا لە سنووری قەزای تەختەق و ناحیەکانی ئاشتی و سێگرتکان نزیکەی 2000 حەوزی ماسی هەیە، مەجگەلەوەی لەو بەریجەی بچووکیش کە بەبەری ناحیەی شوان دەناسرێت بە سەدان حەوزی ماسی دیکە دروست کراون و هیچ یەکێک لەو حەوزە ماسیانە شمۆڵەتی فەرمیان نییە. و 1964 وەک دەست پێشخەری و هەنگاوێک هەڵەسێت بە ڕاگەیاندنی هەڵمەتێک بۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەکەی قەزای چەمچەماڵ کە بەهۆی لافاوەکەی دوێنێەوە لە ماوەی چەند خولەکێکی کەمدا کۆتایی بەو هەموو ڕنج و ماند و بوونیان هات کە لە ماوەی 39 ساڵدا لەو کتێبخانەیە کۆیان کردبووەوە. وەکەوەی هێرش عەبدوڕەحمان بەڕێوەبەری کتێبخانەکە بۆ 1964 قسەی کردووە، نزیکەی 1 متر ئاو هاتۆتە ناو کتێبخانەکەیان و بە تەواوی وێرانی کردووە. تێکرای 10,000 کتێب و گۆڤار تێکەڵ بە پاشماوەی ئاوی لافاوەکە بوون. کتێبخانەکە بەشێک بووە لە سەرچاوەی زانست و زانین بۆ خەڵک و قوتابیان و خوێندکارانی سنووری چەمچەماڵ. بۆیە ئێمە وەکو 1964 لە دەست پێشخەریەکەماندا 100 کتێبی جۆرا و جۆر پێشکەش بە چەمچەماڵ ئەەکەین. داواش لە کتێبخانە و ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە و نووسەران و شەیدایانی کتێبەکەین پاڵپشتی هەڵمەتەکە بن و کتێب پێشکەش بە کتێبخانەکەی چەمچەماڵ بکەن و لێ نەگەڕێن کتێبخانەکە پەچی بکەوێت. هەر لەبارەی کاریگەری و کاردانەوەکانی لافاو ئەمێنینەوە سەرنج بۆ هەڵوێستێکی حکومەتی فیدرالی عراق ڕاکێشین کە محەممەد شیع سوودانی بڕیاری داوە کە نووسینگەیەکی تایبەت بۆ
زەرر لێکەوتوانی لافاوەکەی دوێنێ بکاتەوە بۆ ئەوەی یارمەتی خەڵکەکە بدات وەکەوەی کە بڕیاری داوە نووسنگەیەک لە نێوان پارێزگای کەرکووک و سەلاحەددین ئەکاتەوە دیارە بەپێی ئەو پلانەی خۆیان هەیە بە دوواداچوونێک بۆ بابەتی زیانەکان ئەکەن بۆ ئەوی بتوانن وەکو پێویست قەرەبووی ئەو خەڵکە بکەنەوە کە لە لافاوەکەی دوێنێ زەرەرمەند بوونە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.